ئەم کاتتان باش بەڕێزان من ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. وەک بینیتان و دەزانن دۆخی عێراق بە تەواوی شڵقاوە و شەقامەکانی جممەی دێت لە دەنگی ناڕازی و خۆپشاندەران. هەر ئەمڕۆ جارێکی دیکە لە تویتێکی نوێدا موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر داوای لە خۆپشاندەران و دەنگە ناڕازیەکان کرد لە تەواوی شارەکانی عێراق دەست بە خۆپشاندان و ناڕزایەتی تر بکەن. لە بەرامبەریشدا چوارچەوەی هەماهەنگیش هەر لە کاتژمێر 5 لە هەمان کاتی دیاریکراودا ئەوانیش ڕژانە سەر شەقامەکان وەک کاردانەوەیەک بەڵام شوێنی خۆپشاندانەکانیان جیاواز بوو بەڵام هەردوولا لەسەر شەقام بوون چوارچەوەی هەماهەنگی وەکو کاردانەوەیەک لە دژی خۆپشاندانەکانی لایەنگرانی سەدر و داواکاریەکانیان کە بە تایبەت گۆڕینی دەستور بوو. ئەم جۆرە لە خۆپشاندان لە شەقامەکانی عێراقدا چاوەڕێ دەکرێت و خوێنەوەی بۆ دەکرێت کە گرژی و ئاڵۆزی زیاتری لێ دروست بێت. بۆچی؟ چونکە ئێستا بۆ خۆتان نەزانن لایەنگرانی سەدر کە لە ناوان لە ناو هۆڵی ئەنجومەی نوێنەرانی عێراقدان و لە بەغدان بە تەواوی کۆنتترۆلیان کردووە. هەر بۆیە موقتەدا سەدر باسی لەوە کرد کە تەواوی دەنگە ناڕازیەکان و خۆپشاندەران بڕۆنەوە ماڵەوە بەڵام جگە لاوانەی کە لە نێو هۆڵی ئەنجومەی نوێنەرانی عێراق و شەقامەکانی بەغدان دەبێ ئەوانە بمێنەوانێ و ئێستا لایەنگرانی سەدر کاری ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان پەک خستووە. لە بەرامبەریشدا چوارچەوەی هەماهەنگی دەیانەوێت کاری حکوومەت پەک بخەن کەواتە دۆخی عێراق بەرەوکوێ دەڕوا. ئایا شەڕی نێوخۆی لە نێو شیعەکاندا سەر هەڵدەدا یاخودنا؟ ئەمان و چەندان پرسیاری دیکە و گرنگمان هەیە لەگەڵ میوانەکەمان شرۆڤەی دەکەین کە لە سلێمانیەوە بەڕێز عەدنان عوسمان نووسەر و شارەزای سیاسی لەگەڵمان دەبێت. بەڕێز عەدنان شەوتان باش. گەلێک سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستا گفتوگۆی بابەتێکی سیاسی یەکەم بەڵام بەداخەوە کە دۆخێکی ناهەموار و ناسەقامگیرە. سەرەتا دەمێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە دوای خۆپشاندانەکانی لایەنگرانی موقتەدا سەدر ئایا خۆپشاندانەکان دەتوانن ئەم حکوومەتە بڕوخێنن یاخود ئەوەی کە دەیانەوێت پەرلەمان هەڵبۆشێتەوە یاخود نەخێر بۆ ماوەیەکی دیاریکراو بێت دوور و درێژ بێت حکوومەتەکەی کازمی بەردەوام دەبێت؟ سڵاو ژینۆ خان لە جەناب تۆ لە بینەرانی بەڕێستان. ئەکید خۆپشاندانەکان ئەتوانێت هەموو ئەوە گەرانی کە باس کرد هەموو بۆ ئاراسەیە بڕات کە پێشتریش بینیمان خۆپشاندان لە عێراقا بوو بە هۆکارێک بۆ ئەوەی کە حکوومەتەکەی پێشتر حکوومەتی پێش کازمی بڕوخێنرێت و حکوومەتێکی تازە بکرێتەوە پەرلەمانیش هەڵبەشێتەوە و پەرلەمان هەڵبژاردننی تازەش بکرێت. ئێساش بە ئەگەرێکی زۆرەوە ئەتوانێت ئەم خۆپشاندانە ئەم بارگرژێکە ئێستا هەیە لە عێراقا هەم پەرلەمانەکە هەڵبەشێنێتەوە ئەم حکوومەتەکەیش و هەمیش هەڵبژاردننی تازە بکرێتەوە و هەمیش معادلاتی سیاسی لە عێراقا بگۆڕێ بەڵام هەمووشی پەیوەستە بەوەی کە خۆپشاندانی دژ ئەنی ئێستا لایەنەکانی تریش هێزی خۆیان هێزی جەماوەری خۆیانی ناوتە سەر شەقام کە پێشتر وایان ناکرد. ئاکامی خۆپشاندانی لایەنەکانی تر چیە بێت و ئەم ئەوەی کە هەریەکە پەنا بۆ جەماوەری خۆیە با لە شەقامە بەکوێگات ئەوە لەوانەیە معادلەکان یەکلاکاتەوە. زۆر باشە یەکێک لە ئامانجەکان باز لەوە دەکرێت کە دەگوترێ ئەم خۆپشاندان و ناڕزایەتیانە بۆ مانەوەی حکوومەتەکەی مستەفا کازمیە. خوێندنەوەتان چییە بۆ ئەو قسەیە؟ من پێم وانە ئەوە بێت وە ئەسڵەن پێشتریش ئەگەر مەسەلەوە بێکەم جەماعەتی سەدر با بڵێن لایەنگری کازمی بن پێشتر جەماعەتی سەدر کاندیدی خۆیان هەبوو ینی کاندیدی خۆیان پێشکەش کرد بە هەموو لایەنەکان و با بڵێن جعفەری سەدریان کاندید کرد بۆ سەرۆک وەزیرانی بەڵام حتمەن ئێستاکە ئەو استفافەی ینی ئەو ڕیزبەندی کە لە عێراقا دروست بووە پێچێت بەشێک لە دام و دەستگای دەوڵات کازمی ئۆمانە ئێستا زۆرتر نزیک بن لە هەندێک ڕۆ نزیک بن لە سەدرەکان و لە خۆپشاندەران تا حدێک خۆپشاندەرانی تەشرین وانە بەڵام وەکەوەی با بڵێن مۆزوعەکە مانەوەی ئەم حکوومەتەوەی بم پێم وانە ئەمە بچووکردنەوەی ئەسڵی کێشەکانەکە ئەمە کێشەیەکی مزمنی گەورەیە لە نێوانی و تیارە شیعانە هەیە پێشەوەی کازمی هەر ناوێکیش بێت لە نێو معادلە سیاسەکاندا کێشمەکێشێکی گەورە لە نێوانی تیارە شیعەکاندا هەیە ئەمە لە 2023 لە دوای ڕوخاندنی ڕژێمی عێراقی کۆنەوە کێشەت ڕوویداوە چەندین شەڕ بووە یعنی کە پێوترێ ئێستا شەڕی ناوخۆ بۆچی لەم کاتەدا تەقیەوە توانێ وەکو خۆتەڵێ ئەم کێشەیەکی دوور و درێژ و درێژخایانە بۆچی لەم کاتەیە تەقیەوە؟ پێم وایە ئەو کاتە مناسبەکەی ئەگەر بە هینی بڵێ چونکە کاتی ئەوەیە ساخاقاتەکانە پێشتر هەڵبژاردن کرا ئەم هەڵبژاردنە هێزێکی بردە پێشەوە کردی بە هێزێکی گرنگ و کاریگەر لە پەرلەمانە ڕێگای پێنەدرا ئەم هێزە بەو شێوەیە بۆیەوەی کە هێزی یەکەمە و براوەی یەکەمە و توانیشی تەحالفێکی گەورە دروست بکات لە نێوانی سونەکان و بەشێک لە کوردوانە ڕێگای پێنەدرا حکوومەت پێک بێنێت
ینی با بڵێن لە ئێستادا ئەوە بووە دواتریش مناوەڕەکانی سەدرمان بینی لە کشانەوە لە پەرلەمانوانە معلوم بوو کە کشاوە لە پەرلەمانە کەواتە ئەتراف بم پەرلەمانەوە بم بە نەتیجەکانی ئەو هەموو شتەکانی ئەو پەرلەمانیش ناکات ینی حکوومەتێکە لە پەرلەمانێکە کە خۆی کشاوەتۆ لێ متمانە وەربگرێت قبولی ناکات ئەمە ینی تەوقیتەکەی پێیوەسە بەوەی کە دیارە قسەکانی من لە ئەنگرێتی لە لایەنێک لە لایەنێکی تریش کە ئەو جەنگەی کە ئێستا لە بەغدا هەیە من بە جەنگێکی نەوعی نابینم لە نێوانی با بڵێن لایەنێکی پێشکەوت و خواز و لایەنێکی نازام چی و ئەمانە هەر یەکیان با بڵێن حەسەنات و سەیئاتی خۆی یا ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە بەڵام لە واقعدا بەشێک بوو ئەو استحقاقی انتخاباتی کە کراوە هەڵبژاردننی پێشوەخت و چی و هەموو مەسایلانەی کە دروست بوو ڕێگای پێنەدرا کە ڕێگای پێنەدرا حتمما ئەم نەتیجەی لێ بێتەوە و ئەم نەتیجەیەش مفاجئ نەبوو بۆ هیچ لایەنێک بۆ هیچ کەسێک پێم وانە هیچ چاودێرێک ئێستا بڵێ ئەمە مفاجئە وەک باسم کرد پێشتر ئەو گرژیانە هەبوو لەگەڵ نێوان لایەنە شیعەکاندا بەڵام لە ئێستاشدا قوڵتر بووتە بەڵێ چاوەڕوانکراو بوو. باشە بەڕێز عەدنان کێشی سەدرەکان تەنها لەگەڵ کاندیدکردنی محەممەد شیع سۆدانیە چونکە بۆ خۆ دەزانیت چەند ڕۆژێک لەمەوبەر چوارچەوەی هەماهەنگی محەممەد شیع سۆدانیان کاندید کرد بۆ پۆستی سەرۆکوەزیران ڕاستە و خۆ دەنگی ناڕازی لەناو لایەنگرانی سەدر و سەدرەکان بەرز بووانێ کێشەکەیان تەنها لەگەڵ کاندیدکردی سۆدانیە یاخود نەخێر لەگەڵ میکانیزمەکەیەتی یاخود نەخێر لەگەڵ پێکێنانی حکوومەتی چوارچەوەی هەماهەنگیەکە وەکو خۆیان دەڵێن ئێمە ڕێگە نادین چوارچەوەی هەماهەنگی بە هیچ شێوەیە حکوومەت پێک بهێنێت. ئەکید لەگەڵ لەسەر ناوەڕۆکی بۆزوعەکەی نەک لەسەر شخصی کاندیدەکە هەر شخصێکی تریش وایە سەدرەکان هەمان هەڵوێستیانە بوو لە برۆی ئەوان لەگەڵەوە نین ئەوان پێیان وایە لە هەڵبژاردنە سەرکەوتنیان بەدەستێناوە توانیان تەحالیفێکی گەورەش لە پەرلەمانە دروست بکەن لە ئاسی گەورە و تێگەیشتنێکی جیاوازیان هەبوو بۆ مۆزوعی حکوومەتی زۆرینە و کەمینە و بۆ ڕۆڵی پەرلەمان کە من بۆ خۆم لە ئەنگری ئەو تێگەیشتنەوە پێشم بابێت ئەگەر ئەوە سەرکەوتوو بواە دوو نەتیجەی زۆر گرنگێ بوو نەتیجەیەکی ئەوەی بوو کە سەدرەکان بۆ یەکەم جار هاتنە خەتی یەکەمی دەسڵاتەوە لە عێراقەوە و ئەگەر سحرێکیان هەبوایە لەوەی کە پێشتر بەردەوام لە معارەزە بوون بەڵام دەوڵەتی قوڵ بەدەستی ئەوانە بووە بەڵام هەمیشە لە خەتی دۆمی دەسڵاتە بوون ئێستا هاتن سەر خەتی یەکەم ئەمە زۆر گرنگ بوو لەوەی کە ئەوکرێت دواتریش بەڕاستەکەی زۆر گرنگ بوو کە ئەو تەوافقەی کە باسەکرا توافق نەبوو لە بینی شیعە و سنە و چکە تەوافقی بینی شیعە و سنە و کوردێک لا بۆتەوە کە ئەم پۆسە بۆ شیعە و پۆسە بۆ سنەیە و پۆسە بۆ کوردوانێ بەڵام لە نێو شیعەشە باس لە تەوافق کرات کە ئەمە هیچ مانایەکی بۆ هەڵبژاردن و بۆ انتخابات و بۆ پەرلەمان و بۆ ململانی پەرلەمانی و بۆ حکوومەتی زۆرینە و کەمینەوانە نێشتەوە مانایەکی بۆ سیستەمی پەرلەمانی و بۆ چاودێریکردنەوەوانیش نەئێشتەوە ینی پەرلەمانێک هێزی ئۆپۆزیسیۆنی بە قووت و کاریگەری تێدا نەبێت زۆرینە و کەمینەی تێدا نەبێت توانای چاودێریکردنی نەبێت محاسەسە بێت و هەریەکە پشکی خۆی و چاوپۆشی لە پشکەکانی تر بوو ئەوانە تر بکات یعنی ئەمە کێشەیەکی زۆر گەورە بوو بۆیە ئەم واقعەتی کە فەرز کرا بەسەر لایەنی سەدریەوانە دیار بوو هەنگاوی یەکەم کشانەوەکە ینی ئیشارەتێک بوو مؤشرێکی گەورە بوو لەوەی کە کۆی پرۆسەکەی قبول نییەوە کۆی پرۆسەکە هەڵەوەشێنێتەوە و ئێسش توانیوێت سەدرەکان لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ خۆی پەیامێک بوو بەڵێ پەیامێکی ڕوون بوو لەوەی کە بەم شێوەیە نەبێت کە ڕێز ئەو شێوازە بگیرێت و ئەو محاسەسەیە نەچێتە ناو تائیفەیەکیشەوە ئەو هەموو پرۆسەکە تێکەدات یعنی یا بەم شێوەیە بێت یا پرۆسەکە تێکەدات پێشتریش هەنێ دەرفەت بەلایەنەکان درا و ئەوانە بیانتوانێت حکوومەتێک پێک بێنن نیانتوانی تا گەیشتە ئاسی کشانەوە کە گەیشتە ئاسی کشانەوە ئەو مؤشرێک بوو لەوەی کە سەدر کۆی پرۆسەی با بڵێن ئەو پرۆسەی انتخاباتی و پەرلەمان و مؤسساتەکانی و چی لەسەر ئەوەش بیناکرێت پێقبول نییە. زۆر باشە کەواتە چاوەڕێ دەکرێت چوارچەوەی هەماهەنگی لە بەریەک هەڵبۆشێتەوە چونکە بۆ خۆتان نزانن لە ڕووداوانی دواییدا بە دیاریکراوی ئەم خۆپیشاندانە هادی عەمری دەنگێکی جیاوازی هەیە هەروەکوی سەدریش داوای لێکات کە بکشێتەوە لە چوارچەوەی هەماهەنگی. وڵی ژینەوخان وەزعی عێراق هەموو ئەگەرەکان کراوەیە ینی ئەوەی کە چوارچەوەی هەماهەنگی کێشیان تیا دروست ببێت و ئەوانە بۆ ئێستاش هەردوو لایەن با بڵێن پەنایان بۆ شەقام بردووە و هێزی شەقامەوانە هەردوو هێزی چەکداری گەوریان هەیە ینی واردە شەڕی ئێستاش تەپان جۆرێک لە شەڕی ساردی ناوخۆ لەوان لە شیعەکانە کە پێشتر شەڕی توندیشیان هەبوو ینی لە 2034 تەجروبەیشیان هەیە واردە هەموو ئەگەرەکان واردە انشقاقی لە نێوانی هەماهەنگی دروست بێت یان جەبهەیەکی تری شیعە دروست بێت کە لە بینی ئەم دوانە بێت ینی لە ئەنگری هیچ تەرەفێک نەکات و هێزی سێم دروست ببێت لە نێو شیعەکاندا بەڵام ئەم جارە لە ڕاستیدا ململانەکان ململانەی
هەوڵدانە بۆ یەک لاخستنەوەی کێشەکان من پێم وانە یەک لایش بێتەوە بۆ مانایەکە لایەنێک بتوانێت لایەنەکەی تر بە تەواوەتی ئیزاحە بکات چونکە ژینە و خانواقعی لایەنە شیعەکان لە بەغدا ئەزانین ینی وەکواسم کرد میلیشیایان هەیە هێزی جەماوەریان هەیە ئیمکاناتیان هەیە لە دەوڵەتی قووری عێراقیە هەمویان پشک و حسەوانیان هەیە زۆر زەحمەتە لایەنێک بتوانێت لایەنەکەی تر بە تەواوەتی لە ساحەکە ئیزاحە بکات ینی با بڵێن کناری گیروانە بکات بەڵام بە دیوێکدا لەوانەیە ئاکامی ئەم ململانێ توندەی ئێستاکەیان بە شێوەیەک بێت کە استقطاباتی جیاواسر لە عێراقا دروست بێت و پێشمانیە ئەم شەڕە جارێکی ئەم جەنگەی ئێستایان ئەم ململانێ توندەی ئێستای ئەو دوو لایەنە ئەساسیە شیعەیە بە ئاسانی کۆتایی پێبێت و پێشم وایە ینی گۆڕانکاریکی گەورە و پێویستی بە گۆڕانکاریکی گەورە و ڕیشەیە بێت لە عێراقا. زۆر باشە دواتر دێنە سەر گۆڕانکاریەکان باسی توندوتیژی و هێزت کرد ئەمێ بپرسم ئەگەر ڕووداوەکان بە ئاراستەی توندوتیژی زیاتر بچن پێتان وایە کە حەشتی شعبی ببێتە بەشێک لە ڕووداوانەیە خود نەخێرۆک و سوپات تا ئێستا کە بێلایەن ماوەتەوە بێلایەن ئەمێنێتەوە بە هەمان شێوە. پێم وایە نە سوپا بێلایەنە بێت و نە جارە سوپا لە عێراق لاوازە سوپا ئەگەر بەهێز و بەقۆت وایە ڕێگای بەمە نادال بەغدا بەو شێوەیە لەبێت بێتە شارێک بۆ هێزە میلیشیای ئەوانەکان بەڵام حەشتی شعبی خۆی هەر حەشتێکی یعنی هێزێکی وەلاییە ینی سەر بە گروپ و لایەنەکانە ینی بێلایەن نییە دەستی هەمووی لایەنەکانی تێدا ینی هێزێک نییەک لە سەروی گروپەکان و ئەوانەوە بێت ینی هەرچی سەدرەکان بۆ خۆیان میلیشیای خۆیانە هەیە حەشتی شعبیش کۆمەڵێک هێز و ئەوانەی تدایە کە سەر بەلایەنەکانی ترن ینی هێزێک نییە بێلایەن بوو بێت لەسەر بنەمایەکی عقایدی و ئایدۆلۆژی و تایفی و ئەوانە دروست کراوە کە هەموو لایەنە شیعەکانی تری تدایە بۆیە واردە تێوەگلێش حەشتی شعبی و هێزەکانی تریش تێوەگلێ وەک باسم کرد طبعا لە ئێستادا ئەوەی کە ڕێگای گرتووە نییە بڵێن عقلیان بەکارهێناوەمانە لەبەرەوەی ئەگەر بگاتە ئاسی شەڕ هەردوو لایەن زەرمەندی گەورە بن و دیارە شارەکە و بەغدا و ئەوانەی بە دەرەجەیەک چونکە هەردوو لایەن باسم کرد هێزی چەکداریان هەیە ئەم مەترسیێکی زۆر گەورەیە ناو شارێکی گەورەیەک و بەغدا شەڕ دروست بێ بۆیە هەردوو لایەن هەوڵەدەن ینی با بڵێن جەڕ الحەبلەکەیان حەبل ڕاکێشانەکەیان لە چوارچێوەی جەماوەر بێت و استقطابی جەماوەری و هێنانی پێشەوەی جەماوەری و زەختی جەماوەری وەلای جەماوەری ئەوانە بێت نەگاتە ئاسی تەقەکردن و شەڕ وانە بەڵام ئەمەش لە لەحزەیەکە واردە لە لەحزەیەکە شەڕێک دروست بێت لە شوێنێ تەقەیە دروست بێت کوشتنێک ڕوود بدات یعنی بەغدا بێتە گۆمی خوێن ئەمە واردە زۆر باشە کەواتە و هیوەخوازیەوە نین بەڵام ئەوەیەکی لە ئەگەرەکانە باس لە بێلانی سوپاکەین و سوپا تا ئێستا وەکو خۆی باسیەکات بێلانی خۆی پاراستووە بەڵام بەشێک لە فەرماندە سەربازیەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا لێدوانیان هەبوو ینی بینیمان باسییان لەوا کردکەوان خۆیان یەکلا کردوێتەوە پشتگیری موقتەدا سەدرەکەن کەواتە پرسیارەکە ئەوەیە ئایا پێتان وایە ئەو دۆخاگەر ئاو بێتەوە پەل بکێشێت بۆ کودەتا هەرچەنە پرسیارەکەم ڕەنگە زیاتر بەلایانی سەربازی و ئەسکەری دابێ بەستەوە دوایین لە بودعە سیاسیەکەیەوە وەڵامم بدەیتەوە. وڵی جارێک باسم کرد سوپا لە عێراق زۆر لاوازە و ئەگەری کودەتا زۆر زعیفە ئەگەر سوپا بەهێز بۆ لەوانەیە کودەتا ساڵانی پێشتریش ڕووی بدایەوە ئەو کاتێش کە جەماوەر هاتبوونە سەر شەقامەکان و هەموو کۆی سیستەمەکان ڕفزە کردەوەوانە و ئەو کاتە باسی سەدر و تیاری سەدریش نەبوو ینی ڕاستەوان پشگیریەکی خۆپشاندانەیانە کرد ئەو کاتە سوپای توانی ڕۆڵێکی گرنگ و گەورە بەر بەڵام انقلاب لە عێراق لە ئێستادا بەتایبەت لەم سوپایە و لەم وەزعەتێکی ئێستا دروست بۆ هاتنە پێشی هێزەکانی تر و لایەنەکانی تر و بوونی حەشتی شعبی و بوونی میلیشای تری چەکداری زۆر قورس و زۆر سەختە بێت و وەک پاسشم کرد سوپای عێراقیار خۆی بۆ خۆی سوپایەکی زعیفە و دواتریش ینی مەرج نییە چەند ئەفسەرێک چەند فەرماندەیەکی عسکەری لایەنگری لایەنێک بکات هێزی تر یارمی وا بڵێن فەرماندەی تر نەبێت کە لایەنگری لایەنەکەی تر بکات ینی چ مالکی و چ لایەنەکانی تریش ئەوانیش لە نێو سوپا و لە نێو حەشد و لە نێو مؤسساتی دەوڵەت و ئەوانە حتمما ئەوانیش خەڵکیان هەیە و لایەنگر و ئەوانیان هەیە ئەو کاتە بگاتە ئەوە ینی ڕیزبەندێکی زۆر خەتەرناک و مەترسیدار دروستە بێت و دابەشبوونێکی زۆر گەورە دروستە بێتەوە پێشم وایە ئەو کاتە سوپایش تێوەگلێ لە لایەنگرێتی هەموو لایەنەکان ینی ئەوە نابێتە قووتێک لە پاڵ لایەنێک تەنها لایەنێک. بەڕێز عەدنان بابینە سەر بڵاوبوونەوەی تۆمارە دەنگیەکانی مالکی کە بۆ خۆتەزانی ناوەناوی جۆمان لە تۆماری دەنگی مالکی دەبێت کە بڵاو دەبێتەوانەیە بە تایبەت لە نێو قسەکانیدا زیاتر دژایەتی سەدری پێوە دیارە. ئایا خوێنەوەتان چییە بۆ ئەوە ئایا ئەمانە هەمووی بوونە هۆکاری ئەوەی کە سەدر زیاتر تووڕە بێت لە دۆخەکە و بگاتە ئەمڕۆکە بەو شێوەیە ئەنجومەنی نوێنەران داگیرکراوە لەلایەن لایەنگرانی سەدرەوە؟
نا من پێم وایە سادەکردنەوەی ئەسلی کێشەکانە ینی لە بیرمان نەچێ ئەم کێشانەی لە نێوانی سەدر و مالکی کێشەیەکە لە نێوانی دوو تەیاری جیاوازی فکری شیعی و وەلا و استقطاببەندی ئیقلیمیتیایە نێودەوڵەتی تێدایە و ئەمە دوو مەدرسەی جیاوازی فکرین بەڵام تا دێت تونتر دەبێت نێوانیان کاک عەدنان علاقاتێکی ئەزانی چۆن تونتر بوو پێشتریش تونتر بوو و ئەسڵەن خۆی خۆپیشاندانەکانی تەشین هەڵوەشاندنەوەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی هەڵوەشاندنەوەی پەرلەمان هاتنە پێشەوە هەوڵ ینی ڕازی نەبوونی موقتەدا سەدر لەوەی کە حکوومەتی محاسەسە لەگەڵ مالکی و لەگەڵ جەماعەتی هەماهەنگی و ئەوانە دروستکات پێشتریش هەر تند بوونە بەڵام حتمما لەوانەیە ئەم تەسریباتانەی تۆمارەکانی مالکی کە وێنەیەکی تر لە مالکی پێشانەدا وێنەیە کە لەوانەیە سەدر ساڵانێکە کاری لەسەرەکات و پێی وایە مالکی ئەوەیە کە ئێستا لە تۆمارەکانە خۆی وێناکاتەوەمانە ئەمە پاڵپشتێکی بەقووەتر بێت بۆ سەدر بۆ هەڵبژاردننی تەوقیتەکەی بەڵام معلوم بوو کە پێش تەسریباتەکانی سەدر عەزمی خۆی جەزم کردووە لەوەی کە یا بەم شێوازە دەبێت حکوومەتدارێتی لە عێراق بکرێت چونکە شێوازەکانی تر هەموو شێوازێکی فاشل بوونە و ساڵانێک لەو شێوازی محاسزەوانە جگە لە فەساد و لە ئەوانە هیچی تر بەرهێم نەوان مەبەست لەوە نییە کە بڕێمەڵا ئەم حکوومەتەی سەدر کە قرار بوو دروستی بکاتەوەوانە حکوومەتی خێر و خۆشیە بێت و فەساد نابێتەوەوانە نا بەڵام قسەکە لەسەرەوەیە کە ئەو پێیوا بە ئەو تەجروبانەی پێشتر پێتربێتی فاشەوە جارێکی ناگرێتەوە بۆوانە هەموو تویتەکانی و هەموو نووسینەکانی پێش تۆمارەکانیش ئاماژەیە لەوەی کە ئەو شێوازەی بێ قبول نییە باش بەلامەوە گرنگە بزانم پێناسەی تۆ بۆ ئەو دۆخەی عێراق چییە ئایا ئەمە ناو بنین شۆڕش یاخود خۆپشاندانی هەڕەمەکی یاخود دەستی دەرەکی یاخود ینی چ ناوێکی هەیە چ پێناسەیەکی هەیە بۆ ئەو پێی کە بەڕێستان شارەزای سیاسین خوێنەوەتان چیە بێ بووی سوپاس وڵا بۆ ئەوەی کە شارەزای سیاسیەکەم بەڵام مەوزوعەکە ئەوەی کە لە عێراقا ئەگوزەرێ حاڵەتێکی زۆر واقعیە ینی حاڵەتێکی تعبیرە لەو کێشمەکێشە قوڵانەی کە لە نێو کۆمەلگای عێراقی هەیە لەو دابەشبوونە ئایدۆلۆژیەی کە لە نێوانی ینی با بڵێن مەزهەبیش لە نێوانی تیارە شیعەکانە لە عێراقا هەیە لە نێوانی هێزەکانی تردا هەیە ینی ئەوەی کە ئێستا ڕوئەدا لە عێراقا نەتیجەیەکی منطقیە معقول نا ینی دڵخواز نییە بەڵام نەتیجەیەکی منطقیە بۆ هەموو ئەو کێشمەکێشانە و شێوازی ئیدارەدانی عێراق وانە عێراق تاکەی بۆ عقلێتەوە بۆ ڕوحێتەوە بۆ وانەوەکە عێراق تاکەی خەڵکانێک کە بەردەوام ئینتاجی فەساد و محاسسەوانیان کرد جارێکی تۆ تەسلیمیان بکەیتەوە جارێکی تر لە دوای هەموو کێشەیەکی سیاسی جارێکی تر ینی ئەوان جارێکی تر تەجروبەیەکی تری حکومڕانیەوانیان هەبێت من پێم وایە ئەمە قۆناغێکە لە قۆناغەکانی دروستبوونی دەوڵەتی عێراق یا تووشی هەڵوەشاندنەوەیەکی تەواوی مؤسسات وانە بێت و ساڵانێک گیرۆدەی شەڕێکی ناوخۆی زۆر سەخت وانە بێت یا فعلا لە دوای ئەم هێنانە پێشەوەی جەماوەر و ئەم جەڕحەبلێکی ئێستا لایەنەکانەکەن گۆڕانکاریە کرێت و هەموو لایەکان تێگەن لەوەی کە گۆڕانکاریەکی گەورە لە هەموو مەسایلەکان لە جمگەکان حتا لەوانەی لە سیستەمی حکومڕانیش لە عێراقدا واردە کە زۆر باشە کەوتن بکرێت لەسەر گۆڕانی سیستەمی حکومڕانیوانە عێراق بۆ ئاراسەیە بڕۆت هەر ئێستا تازەترین هەواڵ یاخود پەیامی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەبەر دەستی مندایە کە باز لەوە کات داوا لە هێزولیانە سیاسیەکانەکە لە عێراقدا کۆ ببنەوانە و بێنە سەرمێزی گفتوگۆ بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرد پرسیارەکە ئەوەیە ئایا کاتماوە بۆ ئەوی گفتوگۆ بکرێت بە تایبەت لە نێوان لایەنە شیعەکاندا هەموو کاتێک کات هەیە ینی کێشەکە لەوەیە کە بەداخەوە چێ جەنابی سەرۆک کۆمار و چێ جەنابی سەرۆک وەزیران کازمی و دکتۆر بەرهەم هەردووکیان تقریبان بوونەتە بەشێک لە کێشەکان و ئیلا موقعیەتی سەرۆک کۆمار لە ئێستادا موقعیتی زۆر گرنگە قسەکە لەسەر ئەوەیە بۆ خۆتان نەزانن کردووە 4 ساڵ جارێک سەرۆک کۆمار دەتوانێت ڕۆڵێکی هەبێت ینی مەرجی هەیە بۆ گفتوگۆ ئەو شێوازی حکومڕانیەی کە لایەنەکانی تریانەوێت ئەو پێی قبول نییە و ئەبێ واضح بێت لەوەی کە ئەم پیاوە بە ئەو شێوازی قبول نییە و شێوازە تاقیکراوەتەوە یانە ئەبێ گفتوگۆکان لە چوارچێوەی وەرەقەیەکی ترابن و چ کازمی و چ وەک باسم کرد دکتۆر بەرهەم ومانە ئەوانەی کە ئەگەر تەرەفین لە کێشەکان هەرچەند بەداخەوە بوونەتە تەرەفێک تقریبا وا دەرەکەوێت ئەوان وەرەقەیەکیان هەبێت جیاوازتر بێت لە مەسەلەکان بەڵام تا دێت داواکاریەکانی سەدر ڕۆشنترە بێتەوە لەوەی کە
ئەو کێشەی لەگەڵ دەستورە هەیە، کێشەی لەگەڵ سیستەمی حکومڕانیە هەیە و کێشەی لەگەڵ ئەم نخبەیە هەیە کە ساڵانێکی دوور و درێژە حکومڕانی عێراقەکەن و ئامادەنیە جارێکی تر لەگەڵ ئەوانە تێڵکێش بێتەوە لە پرۆسەیەکی سیاسی. بەڵام واردە گفتوگۆ بکرێت لەوەی کە بۆ نمونە گفتوگۆ بکرێت یا ڕێکوتن بکرێت لەوەی هەڵبژاردنێکی تازە لە عێراق بکرێت، گفتوگۆ بکرێت لەوەی کە لەژنەیەکی تازە بۆ پیاچونەوە بە دەستور بکرێت، بە سیستەمی حکومڕانی بکرێت، بە ئیستیفافێکی تر بکرێت. ینی واردە یا لە مەسەلەی سوڵتەی قەزایی دەستکاری بکرێتەوە ئەوانە یان یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەسرێک، ئەوان هەموو واردە گفتوگۆی لەسەر بکرێت. بەڵام ئەوەی کە سەدر لەگەڵ ئەوانە من بە زەحمەتی ئەزانم هەرچەند زۆر قورسە دەستی سەدر بخوێنرێتەوە، یعنی یەکێک لە کێشە گەورەکانی عێراقەوەیە ئەوەیە کە سەدر زۆر جار مەزاجیانە و بە تێگەیشتنی خۆی بڕیارەکانی خۆی گۆڕێت لە 24 ساعتە ئامادەیە قەناعەتەکان و قەرارەکانی خۆی بگۆڕێت. واردە ئەم شەو بەیاننامەیەک دەرکاوە بڵێ هەر هەموو خەڵکەکە بگەڕێنەوە بۆ ماڵی خۆیان. چەند دوێنێ تاکیدی کردەوەی کە ئەو هەڵەیە 2016 دووبارە ناکرێتەوە، بەڵام واردە چکە پێشتر بینیمانە لێ. زۆر باشە کاک عەدنان باسی دەستورت کرد، باسی یاسای هەڵبژاردنت کرد، با لەسەر دەستور بپرسم یەکێکە لە داواکاری سەرەکیەکانی سەدر و لایەنگرەکانی کە دەڵێن دەبێ کۆی سیستەمی سیاسی و دەستوری عێراقی بگۆڕدرێت. ئایا بە خۆپیشاندانێکی لەو جۆرە دەتوانرێت ئەو گۆڕانکاریە گەورەیە بکرێت؟ بەڵێ توانرێت بۆ ناتوانرێت، ینی خۆپیشاندان جەماوەڕ خۆپیشاندانەکە دەستور قەرار وایە با بڵێن چەتێک بێ بۆ دەستور لە پەرلەماندا دەگۆڕێت یاخود هەموار دەکرێتەوە. لە پەرلەمانە نەگۆڕێت و نە هەموارەکرێتەوە، لەژنە دانرێت. ئەگەر دەستور قەرار بێت دەستورەکە هەڵوەشێتەوە یا دەستورەکە هەموار بکرێتەوە ئەو کاتە لەژنە بەڵام دوجار دەنگدان و بڕیاری کۆتایی لای پەرلەمانە ئەخرێتە ڕاپرسیەوە و خەڵکی شەبێ نەخێر بڕیاری کۆتایی بۆ دەستور لە پەرلەمان نابێت لە ڕاپرسیکی جەماوەریە ینی بڕیار لەسەر دەستورەکە بدرێت. بەڵام لە ئێسادا ئەکرێت قسە لەسەرەوە بکرێت کە ینی پێشتر هەر لە خودی ناو دەستورەکە مادەیەک هەیە کە باس لەوە ئەو دەستورە مراجعە بکرێت و پێشتریش لەژنە هەبووە، ئێسش لەژنەیەکی پەرلەمانی هەیە و لە خولی ڕابردووشان لەژنەی پەرلەمانی هەبوو بۆ پیاچونەوە بە دەستورەکە و بخێت مادەیەک و ڕاپرسی ئەم دەستورە دەچێتەوە پەرلەمان وانە ئەم دەستورە دەبێت بچێتەوە پەرلەمان. پێتان وانە بە هەموو دەردی بابەتە سیاسیەکانی دیکە بچێت لە نێو پەرلەماندا بەم دەردەی ئێستا کە پێکەنانی حکوومەتی لێ تێچووە؟ هەروە بووە چونکە ئەو لژنانی کە پێکێنراوە لە 2005ەوە قەراروا بووە هەر مباشرەتەن لە دوای ڕاپرسی خەڵک لە ماوەی چەند مانگێکە چەند بەندێکی دەستورەکە چەند مادەیەکی دەستورەکە گۆڕانکاری تیا بکرێت و بخرێتە ڕاپرسیەوە. لە 2005ەوە ئێستا ئێمە لە 2020 کۆتاییەکانی 2022 داین کەواتە پەرلەمان نەیتوانێت، پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەیتوانێتەوە هیچ لەوەکە چەندین لژنەی پێکێناوە و مادەیش سیاغە کراوە ئەوانە کراوە بەڵام نەگەیشتنەوە ئاکامێک لەوەی کە بگەن بە سیغەیە بۆی بخرێتە ڕاپرسی و گۆڕانکاری لە دەستورەکە بکرێت. لەوانەیە ئێستا قسە لەسەر چەند مادەیەکی دەستورەکە نەبێت، ینی پرسەکە لە ئێستادا لەوانەیە قسە لەسەر خودی سیستەمی حکومڕانی بێت، ینی هەرەوە نییە کێشەیەک ئیشکالەتی لە مادەیەک دوو مادە بێت بەڵکو لە کۆی سیستەمەکە بێت. ینی ئێستا لەوانەیە قسە لەسەرەوە بکرێت کە ئەم سیستەمی پەرلەمانیە بۆ نمونە سەرکەوتونە بۆ جگەل لە فەساد و ئەمانە هیچ ئینتاجێکی تری بەرهەمێکی تری نەبووە لە عێراق. ئێستا لەوانەیە ئەوەی کە لە تونسا ڕۆدا تقریبا لەوانەیە جۆرێک لە سیناریۆیەکی تر بێت لە عێراق. کاک عەدنان گۆڕینی سیستەمی سیاسی لە عێراق یاخود دەستورەکەی زیانی بۆ پێکاتەکان نابێت؟ ئەوەش بەندە بەوەی کە ینی با بڵێن ڕوحی دەستورەکە کە تەوافقی لایەنەکانە و بەشداری لایەنەکانە ینی با بڵێن پێکهاتەکانە دەستکاری نەکرێت. ینی بۆ نمونە من بۆ خۆم لەگەڵ ئەوم کە حتا ینی زۆر ئاساییە دەستکاری سیستەمی حکومڕانی لە عێراق بکرێ بەڵام دەستکاری فیدراڵێت نکرێت. ینی ئەگەر دەستوری تازە تعمیقی فیدراڵێت بکات، ینی عێراق بکاتە چەند منتیقەیەکی فیدرالیەوە و فیدراڵێتەکانیش دەسڵاتی خۆیان هەبێەوە کۆی لە ئەمریکا هەیە کە سیستەمی ئەمریکا سیستەمێکی کۆماریە و هەموو ویلایەتێکیش بۆ خۆی دەسڵاتی خۆی هەیە و ئەنجومەنی خۆی هەیە و مەجلیسی شیوخ و ئەوانەی خۆی هەیە. لە عێراقشە ئەگەر دەسڵاتی هەرێمەکان بەفعلی دروست برێت، ئەنجومەنی ئیتیحاد دروست بکرێت، مافەکانی هەرێمەکان بپارێزراوە بێت لە دەستورەکەەوە قوڵتر بکرێتەوە، سیستەمەکە گەر لە پەرلەمانیشەوە بێ بە سەرۆکایەتی هیچ ئیشکالێتێکی بۆ سیستەمی فیدرالی نییە. نی سیستەمی فیدرالی مەرج نییە فیدرالی بێتها دەستورێکی لەو شێوەیە
جارێ هێشتا تێگەیشتێکی تەواو نییە لەوەی کە ئەمە بکرێت نەکرێت ئەگەر کرا چۆن بکرێت چۆن نەکرێت یعنی ئەمە باسم کرد بەشێکە لەو وەرەقانەی کە فرڕا درێت نێو ساحەی سیاسی لە عێراقدا و گفتوگۆی لەسەرکرێت و هەندێک جار تەزیمی یان با بڵێن کێشەکان ئاڵۆسترە کات بەرەو چارەسەر وانەی نابات لایانی کوردی دوێنێ گوێم لێ بووە کە ئەوڵەیە دەستور بە هیچ شێوێک نابێت بە مەزاجی خەڵکو بە مەزاجی کەسێک و ئەوانە گۆڕانکاری بکرێت ینی لەوانەیە ئەمە کارێکی ئاسان و قرس نەبێ بەڵام بەفعلی دەبێت لەوە تێبگەین چ ئەم خۆپیشاندانانە چ پێشتر چ ئەو شەڕانە چ ئەو کێشانە ئاماژەیەکی گەورە لەوەی کە سیستەمی حکومڕانی ئێستای عێراق سیستەمێکی شکست خواردووە فاشلە هەندێک کەس سەڵێن کێشەکە لە دەستوران نییە منیش لەوانەیە تا حدێ تاییدی ئەوە بکەم کە بڵێم دەستور تا ئاسێک تعتیل کراوە زۆر پابندین پێوە لایەنەکانەوە ئەوانە هەر بۆ نمونە لە ئێستا موضوعی پێکێنانی کابینەی تازە و مەسلەی سەر و کۆمار و ئەوانە هەموو پێشێری دەستور کراوە دەستور ڕێزی لێ نەگیراوە و استحقاقاتی دەستوری ڕێزی لێ نەگراوە بەڵام دەستور بە ئەو مقدسە نییە کە دەتوانی دەستکاری بکەیت و بیر لە دەستکاریوانە نەکەیتەوە سیستەمی حکومڕانیش لە عێراق تا ئێستا لە 2023 تا ئێستاکە سیستەمێکی فاشل بووە جگە لە فەساد و جگە لە پاڵپشتیکردنی فەساد و داپۆشینی فەساد هیچی تر نەبووە بۆیە زۆر وارە دەبیر لە گۆڕانکاریش لە سیستەمەکەیش بکرێتەوە بەڵام وەک باسم کرد بە دوو ئاراستە بە ئاراستەی قوڵکردنەوەی فیدرالیەت لە عێراقدا و لا مرکزیت لە عێراقدا و بە ئاراستەی ڕێزگرتن لە دیموکراسیەت و بلومەناکانی دیموکراسیەت کاک عەدنان بۆ خۆشتان نەزانن کە عێراقی نوێ مەبەستمان ئەوەیە کە عێراقی دوای 2023 لەسەر بنەمای دەستور و فیدرالیەت و دیموکراسیەت و سیستەمی پەرلەمانی دامەزرایەوانێ بەڵام ئێستا گەیشتوین بەم کاتە بەڵام پیاچنەوەی ئەوێت ینی تەنانەت هەرێمی کوردستانیش مەفروزە قسە لەسەر ئەم دەستورە بکات ینی لەوانەیە لە بەختی هەرێمی کوردستان ئەوەیە کە تا ئێستاکە لە 2005ەوە کەم دەستورە ڕاپرسی لەسەر کراوە پەسەند کراوە حکوومەتێکی مرکزی بەهێز و بەقووەت لە عێراق دروست نەبوو و کێشەکان زۆر قوڵ بوون لە عێراق شەڕی داعش شەڕی ناو لایەنە شیعەکانە لەگەڵ سونە ئەوانە وإلا ئەم دەستورە لە قازانجی هەرێمی کوردستان و لە قازانجی فیدرالیەتە نییە فیدرالیەت تەنها کۆمەڵی وشە و دەستواژەیە لە نێو دەستورەکە بەڵام بەشێکی زۆر لە دەسڵاتەکانی هەرێم و هەرێمەکان و پارێزگاکان خراوەتە ئەستۆی حکوومەتی مرکزی ئەوانە ئەو کاتێک کە دەستورەکە دانراوە هێشتا عقلەتی مرکزیەت و سنترالیەت لە عێراق بەهێز و بەقووت بووە و بە عقلەتێکی تەواو تێگەیشتن لە مرکزیەت و لە گرنگی لا مرکزیەت نەبووە تۆ سێرکە ئێستا ئەنجومەنی پارێزگاکان کە یەکێکە لە مادە گرنگەکانی دەستور و دەستورکاری لەسەر کردووە هەڵوەشاوەتەوە ئێستا بە مرکزی پارێزگار و دام و دەستگاکان و ئەوانەدانێ ڕقابەی محەلی نەماوە بەسەر مؤسساتی حکومی محلیە لە پارێزگاکانە ئەمانە هەمووی کێشەیە ژینۆخانوە ئەو دەستورە من پێم وانییە بە هیچ شێوە لە قازانجی هەرێمی کوردستان بێەوە پێشمان وابێ ئەگەر گۆڕانکاریەک لەو دەستورە بکرێت ئیتر ئەوە پێشێرکردنی مافی پێکهاتەکان و مافی هەرێمی کوردستان وانێ نا ئەگەر بۆ ئاراستەیە بڕات کە پێم وانییە بۆ ئاراستەیە نەڕات ینی هەرێمی کوردستان خۆت قابلە جارێکی تر تەنازول بکات لە مافەکانی خۆیەوانە خراپ نابێت ینی خراپ نابێت پیاچنەوەی ورد بکرێتەوە کاتی خۆشی کوردیش ڕازی بۆ لەسەرەوەی کە لیژنەی پیاچنەوەی دەستور هەبێت زۆر باشە بەڕێز عەدنان بەشداریش بۆ لەو لیژنانە بەڵێ دوا پرسیار ڕۆڵی وڵاتانی دراوسێ و هاوکێشەنی و دەوڵەتەکان چییە لەم دۆخەی کە ئێستا لە عێراقدا دروست بووە ڕۆڵی برا گەورە گێڕن ڕۆڵێکی ئەساس و گرنگیان هەیەەوە ئەم شەڕە بەشێکی هەندێکی شەڕی وکالەت شەڕی بە وکالەتی بەرژەوەندی ئەقلیمەکان و تێگەیشتنە ئەقلیمەکانن ینی وڵاتانی خەلیج ئێران بە دەرەجەیەک ئەم دوو تەرەفە تورکیا و ئەمریکا و لایەنەکانی ترۆ ئەمانە رووسیا و هەموو ئەمانە ڕۆڵیانەیە عێراق وڵاتێکی دەوڵەمەنە وڵاتێکی نەوتیە وڵاتێکە با بڵێن عمقێکی شیعی هەیە بەنسبەت ئێران و ئەوانەوە قازانجێک سیاسیە ئابووری کاک عەدنان تورکیاوانەوە سیاسی و ئابووری هەردووکی بەڵێ زۆر سپاس پەیامەکەت گەیشت بەڕێز عەدنان عوسمان نووسەر و شارەزای سیاسی گەلێک سپاس کە ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ مامووی سپاس بۆ شرۆڤەکانە هەر بژێ